دەکەم ئەو کەسانەی کە مارکێتەکانیان هەیە، ئەو کەسانەی کە خاوەنی دوکانن، ئەو کەسانەی کە جلوبەرگی ژنان و پیاوان دەفرۆشن، ئەو کەسانی کە ئەم شتانە دەفرۆشن و دوکانەکانیان هەیە، باشە ئێوە الحەمدوللا نوێژ دەکەن، ڕۆژوو دەگرن، قورئان دەخوێنن، زیکری خوا دەکەن، خۆتان ماندوو ئەکەن بۆ قیامەتی خۆتان، هەندێکتان شەو نوێژیش دەکەن، ڕۆژی سونەتیش دەگرن، ئەکرێت دوای ئەمە کە ئەم عیبادەتانە ئەنجام بدەی شوێنەواری ئەم عیبادەتانە بە تۆ دیار نەبێت؟ دەکرێت دوای ئەوەی کە تۆ ئەم عیبادەتانە ئەنجام بدەی چەندەها عیبادەت بۆ خوا ئەنجام بدەی، بەڵام کاریگەری بەسەر تۆ نۆبێت لەگەڵ ئەوەدا مل بترسم و ئەو خەڵکە بترسێ کە تۆ فڕوفێڵی لێ بکەی لە سعرە، لە تاریخە، شتێک ئێکسپایر بۆ فڕی نادات. لە نرخەکان ئاسەریکی مارکێتەکان فەرقێکی زۆریان هەیە. بەداخەوە دوکاندارەکان بەو شێوەیە لە ئەسڵ و عادیە بۆچی فێڵم لێ ئەەکەی؟ دەرەجە دوو بە دەرەجە یەک بۆ فرۆشی، عادی بە ئەسڵی بۆ فرۆشی، ئەوە فێڵت کرد لە من و لە کەسێکی تر. بەڵام ئەوە بزانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە، هەر کەسێک غەش بکا لە ئێمە نییە، والمەکر والخداع في النار، ئەوەشی فڕوفێڵ بکا بۆ ناو جەهەنمە، چونکە ئەوە حەقی خەڵکە. 1250 یەک فلسێک غەش لە خەڵک بکەی لە کڕین و فرۆشتنە، تۆی خاوەن دوکان و مارکێت دڵنیابە لە کۆڵت نابێتەوە، بۆ قیامەت بە صافی دەمێنێتەوە، هیچ عیبادەتێک نایسڕێتەوە. کەواتە بۆ مناڵێک، دوو مناڵ، سێ مناڵ، چوار مناڵ، زیاتر کەمتر، قەبر و قیامەتی خۆت تاریک مەکە. مارکێتت هەیە، ئەوەی کە خۆت نایخۆی، ماڵ و مناڵت نایخوا، مەیتە بە خەڵکی، مەی فرۆشە، لە خوا بترسە. جگەرە فرۆشتنیش غەش و خیانەتێکە لەو خەڵکەی دەکەی، حرامە جگەرە فرۆشتن، چونکە ئەو خەڵکە بەرەو خراپەت دەبێ، ئەو خەڵکە بەرەو نەخۆشی و دەرد ئەبەی، ئەو خەڵکە بەرەو باشی نابەی، بۆیە لە خوا بترسە. بەداخەوە تەماشا دەکەی خەڵکانێکەیە بەهۆی غەش و فڕوفێڵەوە، چەند دوکاندارێکەیە وایان کردو خۆیان حازر کردو بۆ ناو ئاگری جەهەنم، پەنا بەخوای گەورە.